دکتۆر سدیق ئەوڕەحمان نووسەر و بەڕێوەبەری ڕۆشنبیری ڕێکخراوی سیدیۆ کە بەڕێزیان لای ئێمە میوانە. دکتۆر گیان بەخێر بیت. سپاس زۆر بەخێر. دەنگێک لە پێشێکیە باسی ئەم گرفتەم کرد ئۆتیزم کە لە جیهانە ئێستا بەربڵاوە و لەم نێوەندەشا ئێمە بێبەش نین لەوە و بوونی ئەم هۆشیاریانە، بوونی ئەم ڕێنمایانە، بوونی ئەم کتێبانە کە ئێستا چوار کتێبەیە تا چەند سوودەکەیێنێ بۆی کە ئێمە زیاتر هۆشیار بینە و زیاتر مامەڵەیەکی تەندروست لەگەڵ منداڵی ئۆتیزم بکەین. جاریشتری زۆر سپاس بۆم دەرفەتا، زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ ئەم تەوەلە کە مای باخیەوەی و ئەمڕۆی ما گفتوگۆی لەبارەواکەین. زۆر بەخێر بێت. لە ڕاستیە جەناب لە پێشەشەکە ئاماژەت بە بابەتی هۆشیاری کرد و خۆی لە خۆیان ئەم کتێبە و هەوڵەکانی ئەم بەڕێزانی کە لەم بوارەیە کارەکەن کارکردنە بە پلەی یەکەم بۆ بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری، چونکە کە گەیشتنە قۆناغی ئاسی هۆشیاری تێگەیشتنێتە ئاراوە، دوای هاتنە ئارای تێگەیشتن ئێمە قبولکردنمان هەیە، دوای قبولکردنی گەشەکردنمان هەیە بە شێوەیەکی گشتی هەموو کتێبانی کە ئێمە ئەمڕۆ لەبارەیان گفتوگۆکەین لەسەر ئەم چوارینەیە کارەکە: هۆشیاری، تێگەیشتن، قبولکردن و گەشەکردن. ئەم چوار کتێبە کە یەکیان بە ناوی تەونێک لە جیاوازیەکان، نوتەکبوونی یادەکان، ئەندازیارانی هاوسەنگی و تۆنی بێدەنجی، بە دوو ئاڕاستە کارەکە و خۆی لە بنەمایە بەرهەمی کارکردنی خانمێکە چ وەک دایکێک کە خاوەنی مناڵێکی ئۆتیزمە، چ وەک مامۆستا، چ وەک ڕاهێنەر کە لە دەروی وڵاتە کاری کردو و بەرکەوتەی هەیە، چ ڕۆژانە لەگەڵ ئەم جۆرە لە مناڵان و چ بەردەوام لە ماڵەوەش لەگەڵ مناڵەکەی خۆیە هاتووە ئەم ئەزمموی خۆی و ئەم ئەزمموی ئەوانی تری لە چوارچەوەی ئەم کتێبانەیە بۆ ئێمە جێڕاوەتەوە و ئەم کتێبانە خزمەتێکی باشەکەن بۆ هێنانەکایی هۆشیاری و چونکە بەڕاستی تۆ کە مناڵێکی ئاساییت هەیە، بیرکردنەوەی ئاساییە، ڕەفتاری ئاساییە، جوڵەی ئاساییە، ڕەنگە پێویست بە کۆمەکێکی زۆر بێ بۆی بتوانانی چۆن مامەڵەی لەگەڵا بکەیت، چۆن پەروەردەی بکەیت، چۆن ئاڕاستەی بکەیت بۆ ئەوەی کە ئەتەوێت. چ جای ئەوەی کە مناڵەکەت هەبێ خاوەن دۆخێکی تایبەت بێ وەک ئۆتیزم و پێویستی بە کۆمەکی زیاتر، چونکە تۆ زانیاری پێشوەختت نییە و ئەزمموی پێشوەختت نییە، پێویست بە ڕێنمایی مامۆستایە، بە ڕێنمایی ڕاهێنەرە، پێویست بە ڕێنمایی خەڵکانی خاوەن ئەزمموی لەم بوارەیە و ئەم چوار کتێبە لەو چوارچەوەیە و ئێمەش وەکو ڕێکخراوی سیدیۆ بە ئەرکی خۆمان ێزانین کە هەمیشە پردی پەیوەندی نێوان خەڵکانی خاوەن ئەزممون و ئەو کەسانە بین کە پێویستیان بە ئەزمموی ئەم بەڕێزانە هەیە. لەم چوارچێوەیە هەوڵماندا دیدارێکی بچووک ڕێخەین و بۆنەیەک ڕێخەین کە بەشێکی زۆر لە مناڵەکان کە خاوەن یان هەڵگری جۆرێک لە نەخۆشی ئۆتیزمن یان لە حاڵەتی ئۆتیزمن لەگەڵ کەس و کاریانە بێکەوە شادیان بکەین و ڕۆژێکی تایبەتیان بۆ تەرخان بکەین، بە دیارێکی خەنجیلە بەسەریان بکەینەوە و ئەو کتێبانش کە چاپ کرا و بەدەستمان گەیشت کتێبەکانیان بەسەردا بەشکەین بۆ ئومێدەوەی سوودی وەربگرێت. دەستان خۆش بێ. جا نووسەریم کتێبانە خات و دنیا خدرە کە بە قسەکەی جەنابەت لە دەرەوەیە لە دەرەوەی کوردستان هەر بۆیە نەکرا کە لەگەڵ بەڕێزیان لە بەرنامەکەی خۆمانە پەیوەندی ڕاستەوە خۆ لەگەڵ وتەکانی دکتۆر دروست بکەین، بەڵام ئێستا بەڕێزت بەپێی ئەوەی کە ئەگەر لەگەڵ بەڕێزیان قسەت کردبێت و ئاگاداربی تا چەند هەوڵی داوە خات و دنیا لە بواری مامەڵەکردنێکی دروست لەگەڵ منداڵانی ئۆتیزمە هەندێک سەرچاوە، هەندێک زانیاری نوێ بخاتە بەردەستی دایک و باوکەکان بە تایبەت ئەوانەی کە منداڵی ئۆتیزمیان هەیە یان ڕاهێنەرەکانیان. چۆن ئێمە ئەگەتی پسپۆڕی بواری نەخۆشی مناڵان نیمیانی، بەس چۆن ئەوەی کە لەسەری خوێنینەوە لەسەر ئۆتیزم خوێنینەوە تا ئێستا هۆکارێکی سەرەکی دیاری نەکراوە بۆ ئەوی بڵین ئەمە هۆکارە بۆ توشبوونی مناڵ بە حاڵەتی ئۆتیزم یان ئەوەی کە ئۆتیزمی لێ ئەکەوێتەوە، هۆکاری جۆرا و جۆرەڵن، بۆیە هەڵبەت مامەڵە و ئەزممونیش لەگەڵ ئەم جۆرە مناڵانەیە جیاوازە. ئەم بەرهەمە کارێکی باشە لە ڕێی چی؟ لە بەدوو ئاڕاستە کارەکە، بە ئاڕاستەیەکیان ئەزمموی مامەڵەکردن لەگەڵ مناڵی ئۆتیزمە بۆ ئێمە ئەجێڕێتەوە، بە دیوێکی تریشە چیرۆکی پاڵەوانەتی ئەو خێزانانەمان بۆ تۆمارەکە لەگەڵ هەموو ئەو خێزانانی کە منداڵی ئۆتیزم یان منداڵی خاوەنپێدەویستی تایبەتیان هەیە پەیوەندی هەیە و هەوڵی داوە چیرۆکی پاڵەوانەتیان، شێوەی ژیانیان، شێوەی ئەوەی کە چۆن یەکەم جار
ئەم هەواڵیان پێ ئەگات کاتێک کە پیانەڵێ مناڵەکان دۆخێکی ئاسایی نیە و جیاوازە لە مناڵانی ئاسایی تر چۆن هەواڵەکە ئەبیسن چۆن قبول یەکەن و چۆن دەستەکەن بە هەنگاونان بۆ ئەوەی کە مامەڵەیەکی جیاوازی لەگەڵا بکەن و ئەم خێزانە بمان و نەمانێت ڕۆژانە پاڵەوانێتی جیاواز بوو ئێمە تۆمارەکەن لە ئەوەی کە ئارامگریان زیاترە خۆڕاگریان زیاترە ناخەون و بەرگەی هەموو ئەو جیاوازیان ناگرن قات و دنیا خدر هاتووە ئەمانەی بۆ ئێمە تۆمار کردووە لەگەڵەوەی کە تۆماری کردووە و پێشنیازی شێوەی دروست یان شێوەی جیاواز بۆ ئێمەکە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە مناڵانەیە بکەین و بتوانین خزمەتێکی بچووکیان پێشکەش بکەین لەبەرەوە ڕێگەی جۆرا و جۆر پێشنیازەکە و ڕێگەی جیاواز پێشنیازەکە و ئێمە هەر ئەو ڕۆژە لە چالێکەکەیە خۆشبەختانە لەگەڵەوەیە کە مناڵێکی زۆر و کەسوکاریان هاتبوو خەڵکانێکی تایبەت من بەم بوارش هاتبوون گوێیانگر و چ لەوێ ئێمە گفتوگۆمان کرد و بڕیارە لەم هەفتەیە ئێمە گفتوگوی زیاترمان لەگەڵ ئەو بەڕێزانە هەبێت کە ڕاهێنەری ئەو بوارن چ بەوەی بتوانین لە پلاتفۆرمێکا تایبەت بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت یان بە مناڵانی ئۆتیزم بە دیاریکراوی پلاتفۆرمێکی تایبەت بکەین بە شێوەی ئۆنلاین خێزانەکان بتوانن سوودی لەوە بگرن بتوانن بەرنامەی لە یوتیوب و کەناڵەکانی هاوشێوەی ئەوەوە بە شێوەی ڤیدیۆی بچێتە بەردەستیان چۆن مامەڵەکە ئەم مناڵانەیە بکەن و چ ئەوەی ئێمە بتوانین لە چوارچێوەی ڕاهێنانێکە خەڵکانی پێویست چ خێزان چ مامۆستایانی بواری پەروەردەی تایبەت ڕاهێنانی پێویستیان پێ ئەنجام بدەین بۆی بتوانن مامەڵەیەکی باش لەگەڵ ئەم مناڵانە بکەن و خزمەتێکی باشیان پێشکەش بکەن. باشە دکتۆر خۆی ئەم کتێبانە چوار دەستەواژەی زۆر گرنگی لە خۆ کردووە ینی بۆ نمونە چۆن ئێمە بتوانین هۆشیار بین ینی لە پێش هەموو شتێکەوە بێ هۆشیاریمان بەرامبەر بابەتەکە هەبێت کە ئۆتیزمە دوای ئەوە چۆن بتوانی لی تێبکەین ئەمە کە تێگەیشتین ئەزانین کە مامەڵێکی چۆنە بۆ لەگەڵاکەین دوای ئەوڵێ قوبوڵیکە ینی ئەگەر خێزانە بێت چۆن قوبوڵیکەین ئەگەر کۆمەلگایە بێت چۆن قوبوڵیکەین ئەگەر بەرکەوتنمانێ بێت چۆن قوبوڵیکەین ئەگەر بەبێ ئەم ڕێگایانە بڕێن لە ئاخیرا توانین گەشەیەکی باش بە منداڵە بین ئیتر خێزانە کۆمەلگایە یاخو ئەو سەرتەری کەتیایەتی ئەم ڕێگایانە ئەگەر بە باشی لەگەڵ ئەم کتێبانەیە بڵاو بێتەوە بچێتە خێزانەکان و یاخود ئەو سەردەرانەوە یاخود ئەو مامۆستا و ڕاهێنەرانەوە بە باشی لەگەڵ یا بڕۆن ئەم ئەزمموی ئەم خاتونە تاقیکەنەوە ئەتوانین ئاڕاستی مناڵی ئۆتیزممان بگۆڕین ئەتوانین مامەڵەیەکی باش و تەندروستی گا لەگەڵا بکەین ئێمە دوو دۆخەیە بۆ بەو حاڵەتە یەکەمیان گرفتی کاتمان هەیە ئەم خێزانە بەڕێزانەمان دوون لەوەی کە چۆن ئیداری ئەم کاتە بدن لەگەڵ ئەم جۆرە مناڵانەیە پێویستیان بەوە هەیە خەڵکێکە بێت دەستباریان بێ هاوکاریان بێ یارمەتی دەریان بێ و ئەم مناڵانە ڕەنگە پێویستیان بەوە هەبێت جەنابەت باسی مەلەوانیت کرد ڕەنگە پێویستیان بەوە هەبێ ئەو بەهرە جیاوازیانەی کە هەیەە بەهری خاوەن بەهری زۆر جیاوازن لە وێنە کێشان لە میوزیک لە مەلەوانی و لە وەرزش و لە هەموو ئەو بوارانی ترکیان پێویستیان بەوە هەیە چ من و تۆ وەک تاک چۆک و ئێمە کە وەک من وەک ڕێکخراوی سیدی ئۆریارم چۆک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چووک و دامەزراوەکانی حکومی و دەستگا پەروەردەیەکان دەرفەتی ئەویان بۆ بڕخسەین چۆن ئەم بەهرانیان پەلە پێ بدەن چۆن کاتیان بۆ تەرخام بکەین چۆن شوێنیان بۆ تەرخام بەهرەی جوانیشان هەیە بەڵێ ئەم بەهرانیان پەرە پێ بدەین و پێشنگای جۆرە و جۆریان بۆ بەهرەکانیان بۆ بکەینەوە و دەرفەتی باشیان بۆ بخڵقێنین جالەوە لە دامەزراو پەروەردەیەکانی ئێمە کە ئێستا خۆشبەختانە بایەخیان پێدرێ و جگەرەوەی کە بایەخیان پێدرێ ئەنی پلانێکەیە بۆی خوێندنەکە ئاوێتەیە ینی شتێک نییە مەسەرەن جیا بکرێنەوە بڵێ لە دامەزراوەیەکی جایە هەموو ئەوانە کە دۆخێکی جیاوازیان هەیە لەوێ کۆ بکرێنەوە بە پێچاوانەوە تێکەڵی هەمووانەکرێن بۆچی بە دوو ئامانجی یەکەمیان کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتەکە یانەوەی کە حاڵەتێکی ئۆتیزمی هەیە بە دیاریکراوی کە ڕۆباسی ئەوەکەین لەگەڵ کەسوکاری هەست بەوە نەکە کە مناڵەکەی لە مناڵی خەڵکی جا ئەکرێتەوە و دۆخێکی نیگەرانی لا دروست بێ دووەمیان بە ئامانجی قوبوڵکردن لەلایەنەوانی ترەوە بۆی گیانی هاوکاریکردن گیانی لە تێگەیشتن و گیانی ئەوەی ئەو جیاوازی تایەتی چۆن قوبوڵی بکە و چۆن بتوانێت هاوکاری بێت چۆن بتوانێت بە جۆرە جۆرەکان لەگەڵ گۆڕانکاریەکان ڕابێت دوجار هەمووان بێکەوە بە یەک ئاڕاستە هەنگاو بنێن بتوانن هەم خزمەتێک بۆ مناڵە بکرێ و هەموو مناڵەت جۆرێک لەو ڕەفتارە باشانەی کە هاوڕەکانی یارمەتیدەن فێریەکەن لەو ڕەفتارانی کە گیانی یارمەتیدان و هاوکاریکردنی تا چەسپێنن دەمیشا بچەسپێ و گەشە بکا وردەوە لەگەڵیانە. دکتۆر سدیق باست کرد بەڕێزت لە ڕۆژی بڵاوکردنەوەی کتێبەکەیە چالاکێکی بچووکیشتان بۆ ئەو منداڵانە ڕێکخستووە کە خۆیان ئۆتیزمیان هەیە ئەوەی کە بەڕێزت بەدیت کرد ڕێکخستنی چالاکی لەم چەشنە گرنگیدان بە ئەم منداڵانە هەست
بە ئەوەی بکەن کە قبول کراون هەر لەو دیمەنانە کە بۆ خۆت بینیت چۆن باسی ئەەکەیت؟ ئێمە بە پلان ئامادەکاریمان کرد یعنی بیرمان لەوە کردو چ جۆرێکی خواردن بۆ ئەوان گونجاوە چ جۆرێک بۆ کۆفی برێک و پشۆکەیان چ جۆرێک گونجاوە و چ جۆرێکی دیاری بۆ ئەوان گونجاوە و دڵیان پێی خۆشە بێت لەگەڵ کەسوکارانە ڕاوێژمان کرد و تیمی تایبەتمەندمان دیاری کرد بۆی کە هەم پێشوازیان لێ بکەوە هەم لە خزمەتیانە بێ و هەم هاوکار بێ و ئەو جۆری موزیکەی کە ئەوان دڵخوازیانە چییە ئەو جۆری موزیکە لە مەراسیمەکە بۆ ئامادە بکەین و کاتەکانیان زۆر نەگرین زۆر بە بابەتی ئەوەی کە وتار و سوزانم ئەوەی بابەتینە چونکە ئەوان ئەوەی کە هەیە بۆ کەسوکارەکەی لە وتار و لە ڕێنماییوانە لە ڕێگەی کتێبەکان و ڕێی بەرنامەی جۆرە جۆرە و پیانەگە بەڵام ئەوەی کە بۆ ئەوانە بابەتی ترە کە بابەتی دڵخوازی خۆیانە زۆر هەم کەسوکار پێی خۆشە هەم خۆیان پێیان خۆشە و تەنانەمە بیر لەوە ئەکەینەوە چۆن بتوانین کۆمەکیان بکەین بەوەی کە بتوانین لەگەڵ ئەو شوێنانەی کە وەکو مەلەوانگەیەک یان یانەیەکی وەرزشی کە بۆ ئەوان گونجاوە هەماهەنگ بین بتوانین دەرفەتیان بۆ خەڵقێنین کە بتوانین ینی کە مانگێک یان وەرزێک بڕۆن لەوێ چالاکیەکانیان ئەنجام بدەن و کاتەکانیان بەسەر بەرن و گەشتە بتوانە جۆرە جۆرەکانی خۆیان بدەن خۆی زۆر گرنگیشە لەگەڵ هەموو ئەو بارودۆخی کە خێزان ئەرکی قورسێکیان لەسرە بە تایبەتیوانی مناڵی ئۆتیزمانەیە جالەوەی کە هەیە دوو مناڵیشی هەیە ینی بەداخۆ زۆر جار ئەرکەکە قورس بۆ بەدایک و باوکەوە هەمووی سەرقاڵیوانە بەڵام ئەرکێکی تری یەمەی کۆمەڵگایە ئەرکێکی تری بەرپرسەکانە ئەرکێکی تر لایانی پەیوەندیدارە ینی ئێستا بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بینیمان کۆمەڵێک مناڵان کۆ ببوونەوە کامیانیش ئەتوانین بڵێنەوەنیش مناڵی ئۆتیزمی تیا بوو یاریش دگۆڵیان کرد ینی بەڕێز کاقوبات لێ ئامادە بوو ینی هەر کە چوە ژوورۆ باوەشیان پێ کرد ماچیانە کرد کاقوباتیش بەو تەعاملەی خۆی ینی تەنانەت دانەیەکیان قەیتانی پێڵاوکەی کرا بۆ تیوەرە بەڵام بووی بەستەوە ینی ئەم ڤیددیۆیە کە بڵاو بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبێ بە شێوازی لە شێوازەکان خزمەتی ئەم مناڵانەکەین کە ئەم بارودۆخ و ئەرکە قورسە لەسەر خێزان تۆزێک کەم بکەینەوە ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە ینی ئەمە بتوانین ئەم مامەڵەیە بکەین اینجا بێتە سەر ڕێکخراوەکان ئێستا یاخوا دەستان خۆش بێ ڕێکخراوی CDO هەمیشە پاڵپشتی منداڵان بوو هەمیشە پاڵپشتی کۆمەڵێک لەو بابەتانە بۆ کێشە و گرفت بووە هەمیشە پاڵپشتی ئەو کەسانە بوون کە بە هیچ بارودۆخێک هاتبێت نەناو شارەکەی ئێمە لە یارێمەکە ئێمانیشتە جێ بوو بێتن دکتۆر مناڵی ئۆتیزم بۆ خۆی لە خۆیان گرفتە بۆ خێزان ئەو خێزانانشی کە لێرە ئاوارەن و نیشتەجێن CDO بەردەوام ئاگەی لە ژیانیانە مناڵی ئۆتیزمیان هەیە ئەگەر مناڵی ئۆتیزمیانەیە ئێوە وەکو خۆتان چ هاوکاریشانەکەن لە ڕاستێک و بابەتی ئاوارەکان بابەتێکە ئەوە CDO ڕۆژانە لە پێشوازیان خزمەتیانەکە و بەردەوام هەموو ئەو شتێکی پێویستە لە ناو CDO ئەنجامە درێ و ناتنە دەرەوە بۆ شوێنی ترجارانە چون ئێستا هەموو شتێکیان بۆ دابین کراوە و هەموو مؤسسانەی کە پێویستە کۆمەکیان بکات لەوێ هەیە بۆ مناڵی ئۆتیزم ئێمە وەک CDO قەنەعەتمان وایە و لە ڕۆزانەستەکەش وایە ڕاست هەستکردنی تاکە کەس بە پرسیارەتی بەرامبەر بۆ مناڵانە گرینگە بەڵام دوجار ئەمە لە چارچەوەی دامەزراوەیە لە چارچەوەی ڕێکخراوێکە لە چارچەوەی دامەزراوەی حکومیە کۆمەکیان پێشکەش بکرێت چونکە ئەبێت تۆ لە ڕۆزانستیەکەی و بیل لەوە بکەیتەوە بە چ جۆرێک ئەبێ مامەڵەیان لەگەڵا بکەی و چۆن خزمەت گوزاریان پێشکەش بکەی ئەمان لە ڕاستیە پێویستیان بە خزمەت گوزاری ئەوە نییە کە تۆ کۆمەکێکی مادیان بکەی یانەوەی کە خواردنێکیان پێشکەشکەی بەڵکو پێویستیان بەوەیە ئەمانە خاوەن بەهرەی جیاوازن خاوەن توانای جیاوازن ئەم بەهرە و توانایانەیە لە چارچەوەی مؤسسەیەکە لە چارچەوەی دامەزراوەیەکە بتوانن پەرە پێ بدەن گەشە پێ بدەن و بتوانی بەشێک لەو کاتەی کە هەیەە بۆیان پڕ بکەیتەوە لێرەوە هاوکاری مناڵەکانە بی بۆ ئەوەی کە بەهرەکانیان بدۆزنەوە و هاوکاری خێزانە بی کۆمەکی خێزانەکەی کە ئەوانش کەمێک پشوەدەن بۆ خۆیان و هەست بە ئالامیەکەن و دوجار دڵی هەموو لایەکیان خۆشەکەی و خزمەتێکی باش بە کۆمەلگاکەی چونکە بە هەمومان ئەتوانین کارێکی باش بکەین و بە هەمومان ئەتوانین خزمەتێکی باش بۆ مناڵانە بکەین دوجار ئەمانە گەشەکردنیان توانایان بەهرەکانیان گرنگە بۆ ئێمە